کێشەکانی کورد هەرێمی تێپەڕاندووە و لە بەغداش فراکسیۆنە کوردەکان بەهۆی دابەشبوونی سەرۆک و جێگر و بڕیاردەری لیژنەکان کێشەیان بۆ دروست بووە. بە جۆرێک فراکسیۆنەکان نازانن چۆن لەسەر دابەشکردنی لیژنەکان ڕێکەوتون و چۆن دەنگیان لەسەر داوە. سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووش ئەو کارە بە نەنگی ناو دەبات. ئەمە نەفس کورتیە، ئەمە بێهەناسەییە، ئەمە نەبوونی سنگ فراوانیە، ئەمە نەبوونی کەسی خاوەن بڕیارە لە ناو ئەم فراکسیۆنانە کە ئێمە نازانین کەسی خاوەن بڕیار کێیە. کەسێک بڕیارەیە کەسێکی تر لە پشتی و ڕێککەوتنێکی ترەکە، حیزبەکەی بڕیاریەوە خۆت کاندید مەکە و خۆی کاندیدەکە. یعنی فەوزا و پرتەوازەیەک لەم فراکسیۆنە کوردستانیانە لە بەغا هەیە، بەڕاستی جێگەی شەرمەزاریە. بەپێی ئەنجامی هەڵبژاردنەکان کورد سەرۆکایەتیکردنی 5 لیژنەی پێ پێردراوە و لیژنەکانیش بەپێی گرنگیان پۆلین کراون بۆ 3 بەش. کوردیش 2 لیژنەی لە بەشی ئەلیف کە لیژنە سیادەکانن و 2 لیژنەش لە بەشی باو، 1 لیژنێشیان لە بەشی جیمە. بەڵام لە 2 ساڵی یەکەمی ئەم خولەی پەرلەماندا کورد بەهۆی کێشە ناوخۆیەکانەوە سەرۆکایەتی لیژنەی خزمەتگوزاری لەدەستدا و ئەندامێکی فراکسیۆنی پارتویش دەڵێت ئەو جۆرە کێشانە هەموو لایەنەکانی دیکەشی گرتووەتەوە و تەنها کورد کێشەی نییە. بەێ ئەو کێشەی دابشکردنی پۆستەکانی سەرۆک لیژنە و نائیبەکان و مقررەکانی ئەمە بەس تایبەت نییە بە کوتلەی کوردستانی، ئەمە تایبەتە بە هەموو کوتلەکان لەبەر ئەوەی یەک لە شتەکانی ئەساسی ئێستا ئەو جەبهەت الئیسلاح گوتیان دەبی هەموو سەرۆک لیژنەکان و نائیبەکانی و مقررەکان بە ئینتیخاب هەڵبژێردرن. بەپێی ڕێکەوتنی نێوان لایەنەکان سەرۆکایەتی لیژنەکانی ناو پەرلەمانی عێراق 2 ساڵ جارێک دەگۆڕدرێت. بەپێی پەیڕەوی ناوخۆش گۆڕانکاریەکان بە هەڵبژاردن دەکرێ و هەر فراکسیۆنێکیش ناتوانێت لە وەرگرتنی سەرۆکایەتی لیژنەکان کێبڕکێ بکات بەپێی خاڵبەنتی زیاتر لە 10 خاڵی نەبێت و پەرلەمانتارێکی یەکێتیش دەڵێت شتێک نەماوە بە ناوی ڕێکەوتنی لایەنەکانەوە. ئێستا واقعێک دروست بووە کە ئەم لیژنانە لە 2 ساڵی کۆتایی کە لە ئێستاوە دەست پێ دەکا سەرۆک و جێگر و بڕیاردەری لیژنەکان لەسەر بنەمای ڕێکەوتن نەبێت، بەڵکو بە پێی ئالەتی هەڵبژاردن بێت. ئاساییە لەو لیژنانەی لەو شوێنانەیە کە دەتوانن بەهۆی ڕێکەوتن ئەم پۆستانەیەک لا بکەنەوە بابیکەنەوە، ئەگەر ناتوان بیدەنە دەست قەدەر و بیدەنە دەست هەڵبژاردننی ئەندامانی لیژنەکان خۆیان. لیژنەکانی پەرلەمان کاریان چاودێریکردنی کاری وەزارەتەکان و وتبوونەوە و داڕشتنەوەی ئەو پرۆژە یاسانن کە لە پەرلەماندا پێشکەش دەکرێن و بۆ دەنگدان و پەسەندکردنیان ئامادە دەکرێن. ئومێد محەممەد NRT، باغداد.